ئەوڕۆ بابەتی ئەو بابەتی کە دەستنیشانمان کردیە و ڕاهێنەرەکان دەستنیشانیان کردیە بابەتی فێربوون بەردەوام لۆنگ لایف لێرنینگ. ئەوڕۆ مامۆستا دکتۆر شاڵاو و مامۆستا ڕۆژان ئەو بابەتی پێشکەش دەکەن. دکتۆر شاڵاو دکتۆرای هەیە لە قانون و سیاسە و ڕاهێنەر نییە، بەڵام دووجار ڕاهێنەرە. با سیڤێکی بە کورتی باس کرد. بەکەلۆرەس و ماستەر دکتۆرایەکەی لە قانون و سیاسەیە. دەورەی پێداگۆتی لە زانکۆی ئەمریکی دهۆک کردیە. هەر کەسە دەورەی پێداگۆتی بکاتن لە مستەوایەکی بەرز ئیدی ڕاهێنەری شتێکی زۆر زۆر ئاسانە ببی و چەند ساڵیشە مامۆستایە لە زانکۆی ئیسلاحەدین و لە زانکۆکانی ئەمریکی دهۆک دەرسی وەرگرتووە و زانکۆی لبنانی فەڕەنسی و نازانم زانکۆیەکانی کە ماستەرەکەشی لە ئەمریکایە هینایەتەوە و دکتۆرایەکەشی لێرەیە. ئەو بابەتە لەو بابەتەی سکیلێکی زۆری هەیە لۆیە حەزمان کرد ئەو خبرەی خۆی لەگەڵ بۆ شێر بکاتن و بابەتێکی زۆر زۆر خۆشە. ڕاهێنەری دووەم مامۆستا ڕۆژانە ئەوە بدون تعریف یعنی دووەلیان معروفە پێویست ناکە پێتان بناسێنم. هەر بە کورتی مامۆستا ڕۆژان پێشتر مامۆستای قوتابخانە ئەهلیەکان بووە و فەرمانبەر بوو لە وەزارەتی خوێندنی باڵا و 6 ساڵە لە قوتابخانەی کۆششە وەکو لیدەر هەم بەڕێوەبەر بووە هەم ئێستا سەرپەرشتیاری گشتی قوتابخانە و باسی منداڵانی کۆشش. بەیانیتان باش. ماشەڵڵا کۆشش زیای کردەوە. وەنیە بیرمانیە یەکەم ساڵ چەند کەسی دەستیان پێ کرد. ئێستا ماشەڵڵاتان لێبێ ئیشەڵڵا هەر زۆرە بن. دیارە بیرۆکەی ئەم ئەتوان بڵێم محازەڕەیە یاخود ئەم لێکچەرە زیاتر پەیوەندیدار و بە مامۆستا ڕۆژانەوە کە ئەو پێی وابوو زۆر باشە کە ئێمە لەسەر لایف لۆنگ لێرنین ئیش بکەین. بەڵام من کە بیرۆکەکە یا بە من وام پێ باش بوو کە زیاتر بابەتەکە زۆر تا ڕادێ ئەکادمی بێ و های سکیل بێ. بۆیە وام پێ باش بوو کە ناونیشان تایتڵێکی وا دابنین Lifelong Learning in the KRG's Education System. فێربوونی بەردەوام یان فێربوون بە درێژایی تەمەن التعلم مدى الحياة لە ناو چییە؟ لە ناو کە پێوترە سیستەمی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە. دوایی جارێکی کە ئەو باسی مێژووەکە یەکەم کەچی بەسەر هاتەم محازەڕێ وتی ڕاهێنەرەکان کە هاتوون هەمیشە هەوڵێن شتێکی وا بکەن زەوقێ بدەن بە محازەڕەکان بە بەشدار بووان بۆ ئەوەی کە تێکەڵاویەک دروست بێ. چکە فعلەن ئەگەر تەماشایەکی ئەم تایتڵە بکەی Barriers and Solutions بربەست و چارەسەرەکان تا ڕادەیەکی زۆر ئەتوان بڵم ناونیشانێکی ئەکادمیە بۆ Higher Education بۆ خوێندنی باڵا. بۆ جارێکی کە پرۆسەکەمان بەو شێوەیە لێ کرد کە ئێمە بڵێ باسی Lifelong Learning بکەین بە شێوەیەکی گشتی لە ناو کلتورە جیاوازەکانە دوایی تەرکیزێ بکەین گۆشەنیگایەک بین بە حکوومەتی هەرێمی کوردستانیانەوەی کە لە ناو ئێمە گوزەرێ پاشان ئەنجا بتوانین دەرە ئەنجامێکیشمان هەبێت. بۆیە نەخشە ڕێگاکەمان بەم شێوەیە لێ هات ئەویش ئەوەیە بتوانین یەکەمینیان لەسەر کۆنسێپتی فێربوون بە درێژایی تەمەن یەکەمینیان هەر هەوڵ نەین زانیاری بگوێزینەوە چکە بەڕاستی گوازنەوەی زانیاری وابزانام هەمووتان ئەتوان بچنە سەر ئەنتێرنێت و ئەڵێ یەک بار زانیاری لەسەر هەر شتێکتان بێ دەری بێنن. دووش ئێستا ئیشی مامۆستا ئەڵێ the role of teachers is not just transferring knowledge is to create knowledge. کەواتە تەنها ئیشی مامۆستا ئەوە نییە کە زانست تەنها معریفەیەک بگوازێتەوە بەڵکو چی بکە بەڵکو هەوڵ بات کەوا معریفەش دروستکە کەواتە ئەمە ئیشی ئێوەیە کە ئەم ئیشە بکەن و بۆیە ئەبێ ئەمەش بەم شێوەیە بڕۆین. هەر بۆیە ئیشمان لەسەر ئەوە کرد کۆمەڵی ئامانجدانین بۆ خۆمان زائیدەن ئەکتیڤیتی و هەروەها سوودەکانی لە کۆتاییشە ئەسایمنتێکمان هەبێت چکە نابێ ئێمە بەبێ ئەرک لێرە بڕۆینە دەرەوە تاوا بیت.
هەر بۆ ئەم مەبەستەش ئێوە وەکو مامۆستا هەر کەسێ سمینارەکە مامۆستایە لە هەر شوێنێ ئیشەکەیت تەنانەت لە کاتی قسەکردنە ئیتر لە تەلەڤیزۆنە لەگەڵ برادەرەکەتە WH questions it's so important یعنی زۆر گرنگە هەوڵ بەی کاتێک کە شتێک باسەکەی لە ئەسنای هەر کێشەیەکە بابەتێکە یەکەمیان پێمان بڵێ ئەو شتە چییە بەوەت دەست پێ بکەیت یعنی سێ WH question پێویستە تۆ لە هەموو محازەڕەیەکە ئەگەر نەشبێ بە درێژایی کۆرسەکەی خۆت دەرزوتنەوەکەت لە ناو کڵاسە بتانی لە هەکبە تا بێت و وەڵامی بۆ بدۆزیتەوە یەکەمینیان what the second one why and how بۆچی گرنگە و بۆ هۆکارەکەی ئەگەر کێشە بێ ئەگەر بابەت بێ that's why we determined why is lifelong learning or what's lifelong learning how we can determine our position in learning okay why it's important ئەم پرسیارانە زۆر گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە بەپێی ئەوەی کە ئەو فاکتانی لە ناو بابەتی پەروەردە و فێربوونە هەیە learning چەند ڕاستیەکمان هەیە پێویستە پێش ئەوەی دەست پێ بکەی ناو کلاسەکانت تەسەوەڕەکەم بەشێکی زۆرتان ئەمە بزانن بەڵام بیرتانە هێنمەوە چونکە ئەم فاکتانە زۆر گرنگە کاتێک کە تۆ دەستەکەی بەوەی کە هەر زانیاریەک ببەخشی یاخود هەوڵ بەی هەر لێ هاتوویەک لە ناو تەلەبەکان تا دروستکەی یەکەمینیان بابەتی learning بابەتی فێربوون بە شێوەیەکی گشتی بە پێی توێژینەوەکان بابەتێکە مرۆڤ مێشکی مرۆڤ زوو لێ بێزارە بێت دوو بابەتێکی زۆر ئیندیڤیدوەڵیە بابەتێکی زۆر تاکیە بە ئەچێتە ناو سۆسایەتی و کۆمەڵگەوە چونکە ئەگەر تۆ تەماشای ژماری دانیشتوان بکەیت لەوانە ئێستا ئێوە بە من بڵێن ئێ باشە هەمانە هیوایەتی بەس کتێب خوێندنەوەیە هیوایەتی ئەوەیە فێری کۆمپیوتەر بێ هیوایەتی ئەوەیە نازان یعنی زۆر هیوایەت بەڵام ئەو کەسانی ئەم هیوایەتیان هەیە لە چاو ژماری دانیشتوانە زۆر نین ژماری دانیشتوان ئێستا چەنە تقریباً 8 ملیار و 45 ملیۆن و شتێکە یعنی تقریباً 46 ملیۆن بەپی تازترین داتە ئەڵێ لەو 8 ملیارە نزیکەی چەند کەس لە شوێنە شارنشینەکان ئاژین یعنی شارستانێتی تەواویان پێگەشتووە نزیکەی 4 ملیۆن و 670 ملیۆن هاوڵاتی مرۆڤ باش نییە ئەجا تۆ وەرە کاتێک کە تۆ بەراوردی زانیاری ئەەکەی فێربوونەکەی ئایا ئەوانەی کە ئەم 4 ملیۆنە ئەوە لە ناو شارستانیەتان بەڵام تقریبا نزیکەی 3 ملیۆن و 400 ملیۆن کەس ئەوان 3 ملیار و 400 ملیۆن کەس یعنی تقریبا ئەو شارستانیەت و ئەم خوێندنە پێشکەوتووە و کارەبا ئەو شتانەی پێ نەگەیشتووە ئایا ئەوان فێر نابن بێگومان ئەوانیش فێرە بن ئایا ئەوان هیچ نازانن بێگومان ئەوانیش دەزانن لەوەش گرنگتر ئەوەی کە یاریدەدەری فێربوونە چییە وەکو ئینسانێکی سادە خەو لەگەڵ پێکەنین بە پێی توێژینەوەکان ئەم دوو شتە زۆر زۆر چییە کاریگەرە بۆ ئەوەی کە مرۆڤ چی بکات مێشکی وردە وردە زیاتر داتا و زانیاریەکان وەرگێ بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی کە لە ناو کۆمەڵگاکانە گوزەرێزانن چییە بەشێکی زۆری کۆمەڵگا دواکەوتۆکان بە تایبەتی کۆمەڵگای ئێمە و شەرقەکان ئەویش ئەوەیە باڵانسێ دروست نەبووە یاخود تێکەڵاویەک هەیە لە نێوان خوێندن و فێربوونە studying and learning کاتێک کە تۆ پێ دوایە ئەم دووشتە زۆر جیاوازن لە کاتێکە ئەبێ یەکتری تاڵکن ئەو کاتە بەشێکی زۆری دانیشتوان ئەبێ بە چی؟ ئەبێ بە لیڤڵات ئەبێ بە تەبەقە ئەبێ بە جیاکاریەکی زۆرە بێ بۆ نمونە بەشێکی زۆرمان پێمان وایە ئەوانەی لە سناعە و ناو بازاڕ و بەشێکی باش لە ناو ئەکادمیایە باش نییە؟
پیان وایە ئەوانەی ناو بازار لەگەڵ ڕێزمە ئەو کەلیماتانە بۆیە بەکارێنم لە بەرکە لە ئینگلیزیەکە ئەوە بەکار هاتووە ئەمجا دوایی لەسەر می حساب مەکەن پیان وایە گەمژەن یعنی هەر لێ کە شتێکی قاتێک و شەهادەیەکیە ناکساڵێ دەرەوە گەمژەیە ئەوەی کە لە دەری شەوەیە لە ناو بازاڕە پێی وایە ئەوانەی لە چوارچێوەی زانکۆکان و قوتابخانەکانان چین کەسانی فەقیر و نەزانن لە ناو بازاڕە بۆیە هەر کاتیتە ناو بازار ئیترخوانەکە قاتێک لە برابێک سەڵێ مامۆستا تۆ لی نازانین تۆ لیا دانیشتم لیشەکە بۆکەم مامۆستا نەزانن ناو بازار ئەی کاتی ئەوان دووسێ مناڵ بۆ ئێوێنن کورە چ زامێکی لە گەمژەیە هاتووە لە سناعەوە دوو مناڵی هێناوە نازانێ داژنیشێ زۆر شتی وام بەسەرات ئەوەی کە ئەم بەڵانسە دروستەکە بە ئێمە و ئەوانەڵێ نە ئەوان گەمژن و نە ئێمەش پرۆفیسۆرین و یان نەزانین ئەو کۆنسپتەیە کە پێوترێ لایف لۆنگ لێرنینگ کاتێک کە تۆ تێگەیشتی لە مانای فێربوون ئەو کاتە تێ ئەگەی کە چۆن هەموو ئینسانەکان تەواوکەری یەکترن کە ئەویش نابێ تەواو لەوێ دانیشێت و کۆمەڵێ فێری کۆمەڵی تەکنیکی ناوبازار بێ پێی وایە تەواو هەموو شتی ئەزانێ نە ئێمەش لە ناو دەوراتەکان و کتێبەکانە لەو چوارچێوەیە بمێنینەوە پێمان وابێ لە هەموو شتێک ئەزانین و ئیترەتوانین وڵات بەڕێوەبەرین کەواتە ئەوەی کە ئێمە چکە learning and studying are the different ways for acquiring what? Knowledge and skills. فێربوون و خوێندن چییە؟ دوو ئامرازن بۆ بەدەستهێنانی knowledge معریفە زانست لەگەڵ لێهاتووی ئەنجا ئێمە ئیمڕۆ ئیش لەسەر ئەو کۆنسێپتە ئەکەین بزانین چۆن ئەتوانێ باڵانسێ لە ناو مێشکی ئێمە دروستکە کە تۆ شەهادەیەک تێنایەوە لە بەردەمی باوکتا دانەنیشی بڵێ بابە زانیتر لە مۆلا من هەموو شتێ زانم وەرم پرسیار بەم بکەن باوکی شێ بە تۆ ناڵێ ئەرە کوڕم تۆ جارێک گسکەی تۆ هەر گەورە ئەبی هەر پێتەڵێ گسکەی هیچ نازانی ئەبێ باڵانسێ دروستکەین ئەوەی ئەم باڵانسە دروستکە کۆنسێپتێکە پێوترێ lifelong learning. That's why we determined these type of questions. What is lifelong learning? Why do we need lifelong learning? How can I improve myself in self-interest in learning? Do I have a passion for learning? Where am I? This means how I can determine my position in learning. استاش روی قسە یاخود ئەڵێ قسەکردنە باشم بە مامۆستا ڕۆژان با پێمان بڵێ کە lifelong learning چییە؟ فێربوونی بەردەوام چیە؟ دەیگۆڕی بە شتێکی دەخینیەوە لەو لالوولە نەخێر پێشی میسکەکەی لە مەنزەڵیکەی هەڕوون و پیازەکەی بخرچێنەوە میسکەکەی لە سەرکە لەگە ئاویتڵە کەواتەوە فێربوونی بەردەوامە لەو چونکە ئەمیش پێشتر نەمدەزانی ئێستا لە سەریعی ژیان لە تەلەڤیزیۆنی دیتم فێر بووم ئەو گۆڕانکاریەکم لە ژیانم کرد مەخلی شوشتنەکەم لە کۆڵبەوە بزانە وەک باسمان کرد لە مەدبەخەکەی مامۆستا هەورین شتێکی جوانی باس کرد کە ڕەئی خۆم و ستایلی خۆمە دەتوانین بڵێین لە خەونەوە دەست پێ دەکات هەمومان لە ژیان خەونمان هەیە کەس نییە خەونەکی نەبی کە نەگاتە هیچ ینی وەکو ذکرایاتێکی ژیان و شتێکی ئەو لە بیر نەکراوم هەیە کە دایم دەتوانم بڵێم مانجێ جارێک لەگەڵ کاک دکتۆری ئەوە باز دەکەنیان کە لە دەرەی نەدەڵێن بەبیرتە فیلان ئەو قسەی کرد ئەخر کو دەبێ ئەوش دەڵێ هەندێک کەس هەیە وایە کە لە دەرێ دەژیان لێرە نەبووین عائلەک بوون لەگەڵمان بوون دایم خێزانەکە چەند جارەوە باستە کرد دەیگوت ئەمن هیچ خەونەکەم نییە لە ژیان هیچ شتێکم نییە چایبیشم نییە ئەلحەمدوللا حتا ئێستا لەوانەیە مانگ هەیە ئەمن هەر باز دەکەم دەڵێم باشەوە گوتم هیچ خەونەکەم نییە لآخر یعنی ئەگەر هیچ چیز نەبی ئافرەتێک خۆ خەونیەوە هەیە زەواجی بکە و دوو منداڵیە بی ئەوش دەبتە خەونەک دایمی زۆر بە شانازیەوەش باسی دەکرد نەخێر لەگەر وەی نیمە ئەگەر بچووکترین شتیش بی هەر دەبی خەونی ببینی یەکەم هەنگاوی دەستپێکی ژیانی هەمومان دەبی خەون بی لێ با لەسەر وەی زیاتر نەڕۆم تەماشای ڤیدیۆیەکی بکەین پێکەوە
پێویستان بەوەیە دووبارە ڤیدیۆکە لێ بدەینەوە بیکەینە کوردی یان وازەح بوو بیکەینە کوردی؟ ئۆکەی باشە چیرۆکەکە لەسەر ئەوەی بوو منداڵت بوو مامۆستا پێیانی گوت بڕۆنەوە نووسینی بکەنەوە what do you want to be in the future بابلێ لەسەر ئەوەی کە دەتەوێت ببیێت لە داهاتوو هەمووی تەوان منداڵن دەستنەوە ئەو کوڕەشەوەکەی 6 پەڕی بەس پڕ کردەوە کە خەونی خۆی نووسی خەونەکەی چ بووە حەزی لەوەی بووە کە جێی ئەسپی هەبوو 200 ئەسپی لە ڕابجی لێ ڕۆژی پاشی هەمویان لە بۆ مامۆستای وەرەقەکەی دەگەڕێنەوە پاشی 2 ڕۆژی نەتیجەی وەردەگرنەوە ئەو منداڵە ئێفی وەرگرتیە دەکا 50 یعنی بەس مەقبول با بڵێین وچی ئەوەی دەرەجەی زۆر کەم بووە منداڵەکە زۆر پێ ئەوە دەبیتن ینی متاسیر دەبیتن دەگەڕێتەوە لای مامۆستای پێی دەلێ کە لۆ ینی ئەوە وەرگرتیا مامۆستا پێی دەلێ ئەوە ئەنڕیاڵستیکە ینی کو بڵێ باوەڕ پێ نەکراوە منداڵەکی ئەوەندە و خەون ببینی کە شتێکی ئەوها گەورەی دەبیتن مستەحیلاتە لێ بگەڕێەوە شتێکی دی بنووسە ئەو داواکاری لێ دەکا دەستەوە ماڵێ بە بابی دەلێ باشە عقلی منداڵەکەی لێرە ئەوەیە یەکسەر وچی بلێ he didn't want to give up ناوێ دەست هەڵبریتن بە بابی دەلێ لەگەڵ بابی بەس دەکا بابی تەشجیعی دەکاتن keep on your dream بەردەوام بە ئەهەن لە خەوندیتن و لە بەردەوامی خۆت منداڵەکە زۆر ینی بە بوێرانە وەرەقەکەی دەگەڕێنتەوە لە مامۆستای ئەوە زۆر کوتمان کردەوە دەگەڕێنتەوە لە مامۆستای دەلێ ئەتوو ئێفەکە بالەکنە ئەتوو بیتن لە بۆ تو بیتن ئەمنیش دریمەکە I will keep my dream یعنی ئەتوو ئێفەکەی من بپارێزە و ئەمیش خەونەکەی خۆم دەپارێزم کات ڕۆیی دوای 30 ساڵ مامۆستاکە کەس لە تەمەنی سۆ تەڵەبەکانی مەکتەبیە نەوە بەنەوە دێ دەباتە شوێنی ئەسپی و ئەمە هەمجار تەڵەبەی مەکتەبیمان دەبێت لەوێندەر ئەو کوڕی لێ کە خاوەنەکەیتی و 200 ئەسپیشی هەیە و مامۆستاکەی خۆی دەبینتەوە و شۆک دەبی مامۆستاکە پێی دەلێ و لەگەڵی باز دەکاتەوە مامۆستاکە چی لە وەڵامدا پێ دەرێتن دەلێ when I was your teacher کاتێک ئەمن مامۆستا بووم I was a dream stealer ئەمن خەوندز بووم یان تەنها خەونەکەی لێ بردێ بەڵام کە بردیتی شیلۆ خۆشینێک کە ڕاستی وچی بڵێ دەلێت چەندەها منداڵی دیشکە ئەوها با بڵێن مەفهومەکەی خەونیانی تێشکاندی و نەهێشتێ بگەن بە خەونەکانیان بەڵام عەفیە لە بۆ ئەو کوڕەی کە لەگەڵ ماڵێ باسی کرد و بەردەوام و لە خەون بینین لێرە مامۆستایەکە لە شکانی منداڵەکەی بوو بەڵام بابی وەکو مامۆستایەکی باش بوو لە ماڵێ کە نەیهێش منداڵەکە گیف ئەپ کاتن دەست هەڵبگری لێرە دەگەینێت لە کۆتایی چیرۆکەکە کە بێرناچۆ کاتبەکی ئێرلەندیە بە ئەسڵدا ئەم شخصی خۆم زۆر حەزم لە نووسینەکان و ڕۆمانەکانیتی چ دەلێت ئەمە باسی خەونمان کرد لێ ئەو ڤیدیۆمان لەگەڵ دەمەست کرد ئیماجینەیشنیش وەکو ئەوەی خەون بینینە is the beginning of creation کاتە خەون بینین چییە سەرەتای دروستکردنە داهێنانە you imagine what do you desire دائما ئەمە واینە چ دەکەین خەیاڵ دەکەین کە حەزمان لە چێونیە مەسەلەن بۆ نمونە خەیاڵ دەکەی دەبیە ئەو شتە کەواتە ئەو حەزت لێونیە you will what you imagine دواتر دەبیە ئەو شتەی کە چت کرد خەیاڵت پێوە بینیە and at last لە کۆتاییدا you create what you will کەواتە ئەوە دروست کرد کە خەونت پێوە دیتیان دەبیێتە بۆ نمونە زۆر کەسمانەیە هەر لە منداڵیەوە خەونی بەوەی دیتە لە شوێنە گراوەستیتن دەرسی لۆ تەڵەبەی شەڕحکا ببیتە مامۆستا مادەم خەیاڵی کرد کەواتە ئەگەر هەڵی لەودا دەبیتە مامۆستا بەس لە هەمووی گرنگترە imagination is the beginning of creation لە ئەوەلی ڕاباسم کرد لە ژیان هەتا خەونی نەبینی ناتوانی هەنگاوت بچیە پێش هەتا خەیاڵ نەکەی زۆر جار هیچ باوەڕ بەوەی مەکەن زۆر جار خەڵک دەلێ با بە خەیاڵی مەبە ڕۆبا بەوە بەس خەونە یان زۆر جار دەڵێن قەسری لە هەوای دروست دەکەی نەخێوانیە باوەڕتان هەبی ئەزمموی ژیانی خۆم کە ئەمن لە زۆربەتان تەمەنم گەورەترا هیچ شتێک نەبووە ئەگەر خەونی پێوە نەبینی لەو گۆڕەی لە بۆت ببیتن ژیان پڕ نییە لە سەرپرایز سەرپرایز هەرەوەندەیە گوڵەکە و هەدیەکە و ئەو شتەیە خۆ سەرپرایز دۆ دەناو بۆکسەکی دانەندرا بلێن ئەوە بوویە ئەو شتە لێ دەبی بە خۆتماندی بی ئەو دائیم ئەمن زۆر باوەڕم بەو شتەیە زۆر جار ئەما دەڵێن وەڵای خەون دەکەم ئەو شتەش بینەمیان زۆر هەوڵ دەدام بەڵام نەخۆشم یان ئومورم هەمومان لە ژیان لە هەر ئاست و قۆناغێکی ژیاندا بین بەشی خۆمان پڕین لە ئازار ئەوەتان لەبیر بی بەشی خۆمان پڕین لە نەخۆشی بەشی خۆمان پڕین لە کێشە بەڵام چ گرنگە کە ئەتوو کۆڵ نادەی لەبەرەوەی ژیانەکە بەردەوامە کەواتە لایف لۆنگ لێرنینگ فێربوونی بەردەوامیشت پێویستە هەر ڕۆژێک دێ ئەتوو بیگەی هەر ڕۆژێک دێ تەنانەت زۆر جار ئەگەر بەخۆشت بە خەونەکەت نەگەی دەتانی هەر بەردەوام بی لۆ منداڵەکانت ئەو داهاتوێ دروست بکەیت لێ ئەمە کە NGU ماندانە
خۆدووت ئێستامیان نەزانم دەیبزانی کەواتە ئامان چی فێربوون لەو وێنانی کە بینیتان لەو چیرۆکەی کە جێڕایانەوە یەکێ لە کۆنسێپتەکانی باس کرد دەربۆی بە خەیاڵەکان بێتی سەرەتا لە خەڵەکە بەست ئەمە بەزنامی بەس پاڵێنەوە خەڵ بکەین دەمانەیە بکەینە ئەو شتە دەبی ئەمە بەرە بخۆمان پارە چین بەرە بخۆن زۆر ڕاست چی کەش Never give up. Never give up. Very good. Well done. Never give up. Beside never give up, you have to trust your idea, your imagination. لا تنيشت أوي كتو نابي تدرسوا سامي تدير عبوستي بدايما بردوامي هذا سيقاش بديرومي خود هلت راجنيا سيقبون متبانبون بو بيروغي كهتا لوانەیە زۆر جار پێویستی بە هاوڕێی باش هەبێت لە یەکەم ئەکتیڤیتیمان هەچەنە دانیشتنەکان هی ئەو بەرحاڵ هەڵێین گروپ دروستکەین یان گروپ دروستکەین ئەویش ئەوەیە ئەکتیڤیتی یەکەم ئەڵێ depending on that you are watching right now have you learned anything when you try to make your dreams come true share some of your dreams that taught you some lessons. لەسەر نەماوێت کە بینیت ئەو خەونانی کە باسیەکەی باشە قەت هەوڵە داوە کە تۆ خەونەکانی بینیتەتی باشە لە دەرەنجامی ئەو هەوڵانەی خۆتە باش نییە چی فێر بوویتە چونکە ئێمە باسی چیەکەین فێربوونی بەردەوام یەکەم شتی ژووتمان باچی بکەین با خەوێک ببینین بۆچی خەوە بینیم؟ to push you forward بۆ ئەوەی کە پاڵە پێوەڵێ بۆ ئەوەی کە بتجوڵێ بە ئینسانە چیە جوڵێ؟ ئینسانە چیە جوڵێ؟ بەشێکی غەریزەیە بەشێکی ئەوەی کە فێر بۆ ئێجوکیشنەکەی تێی جوڵێنێ چکۆ دوو شتە تۆ ئەوەی غەریزە چیە؟ برسیتە چینانە خۆیت حەزی لە شتێکە چیەکی سەرماتە خۆت داهاتۆش ئەوەی کە ئیبینێتە پێوترێ پێنج هەستەکانمان نەوەی کە ئەمان جوڵێ لە پاڵ ئەوەشە ئێجوکیشن فێربوون ئێستا با بیکەین بە چەند گروپێک ئیشکردن با چۆنچەکی هیچ کێشەمانیە گرنگ ئەوەیە تۆ ئەبێ پێمان بڵێ ئایا هیچ خەونیەکە هێناوەدەبی خەونەکانی هەمیشە هەوڵ بێ لە دنیای شتە بچووک دنیای شتە بچووکەکان لە هەمووی جوانترە فەرموو باشە بەرمونە بینێت چاوە دەمێت هەفتەیە لە هاتوو پێمە شوێنی پێ بسی نارێت باشە ئەو دەستەقان خەونیان پلاندانانەوە باشە ئەو هەفتەیە دەستەقان خەونیان پلانیسا جوان ئێمە چیمان هەیە ژیان لە بێش ئەوەی تۆ دەست بکەی بە هەر شتێک پێش پلان پێش توێژینەوە چیمان هەیە ئیماجینیشن تەخیلەکەی بیرەکەیتەوە نیە دوو چی دروستە بێ هەنگاوی دوای ئەوە ئایدیا بیرۆکە بۆ ئەوەی کە بهێنیتە سەر ئەم ستیجی کە باسی کرد چی پێویستە دوای باسیەکەین هەنگاونان پلان باش نییە کەواتە ئەوەی تۆ ئایدیایەکە هەمیشە بەشێک لە توێژەران زاناکان پیان وایە ئامانجەکانی تۆ بەشێکە لە خەونەکانت مادەم گۆڵە مادەم تۆتی ئەوە بپێچی وانە مادەم تۆتەوێت تیرەکەت لەو نیشانەیە بێت کەواتە خۆی بۆ خۆی ئامانجێکە کەواتە مادەم کە تیرەکەت لێە تۆ پێی خۆشحاڵی هەستەکەی هەنگاوێت چووکتە پێش ئەبێ بە بەشێک لە خەون ئەنجا بەشێک وەکو چۆنەوە ئێمە پلانی استراتیجی و کورتخایانمان هەیە بەشێک لە توێژەران پیان وایە ئێمە we have a big dreams okay beside our goals beside the small dreams you can see that لەپاڵ ئەوەی کە تۆ خەونی گەورەت هەیە باش نییە ئەم خەونە گەورەیە ئەبێ لە ناو هەدبەکەیە کۆمەڵی هەنگاو و ئامانج هەبێ بۆیە پێ بکەی ئەمانش کۆمەڵی خەونی ترن باش نییە بۆیە مرۆڤ نابێت خەونی هەبێت چونکە گەیەک خەونتە بوو لە جگای خۆتەوەستی کەواتە ئەوەی تۆ
بەڵێ ئەو ئایدیایە کە لە ناو مێشکی تۆ لە دەرئەنجام ئەزان بیرکردنەوە چییە؟ لە ئەنجامی ئەوەی کە عقل ئەو هەموو شتە وەردەگری کۆمەڵێک داتا و زانیاری وەردەگریت کاتێک کە ئەمە عقڵمان جوڕێ دەکاتن ئیشەکاتن بیر دەکاتەوە لەو شتانە کە ئەمە فکری یەکەی مەبری تێڕوانی بۆ دەکەین. زۆر جوانە ئەو دوانی دواوە چییە بیرکردنەوە چییە؟ ئێستا ئەوان وتیان تقریبان وتیان بەس ئێستا من ئیشم ئەوەیە کە بۆتان ڕێکخۆم بڵێ مامۆستا. مامۆستابیرکاری نە بیرۆکان زیاتریشە. تۆ ویستیان زەندانی کارێکە ئەگەر تو ویستت نەبی بیر ناکەی و ئامانجت نابێتە یا خەڵت نابێت کاتێک کە خەڵت هەیە ویستی ئەوە تێ بگەیان زانوی شتێک. فەرمووی. بەڵێ. بەس بیرکردنەوە چییە؟ هەمومان عاشقانێک ئیمانەمێش شمالدا هەیە بەجار لەوە کە کێشە یان خەونێک ئاوات ئەو بۆ فەیلسوفانە ئەیکاڵێ بەشە لە فەیلسوفەکان ئەڵێ خۆی مرۆڤ خۆی لە خودی خۆیە زانایە ئیشی مامۆستاکان ئەڵێ بیرخستنەوەی زانینەکەیە بەشێکیشیان ئەڵێن نە بەڵکو مرۆڤ لە ژینگەیەوە زانیارەکان وەرەگرێت فەرمووی. جوانە کەواتە بیرکردنەوە بریتیە لە پرۆسەی تێکەڵاوکردنی زانیاریە مادیە بینرا و هەست پێکرا و ئەوەکەڵێ بیستراوەکان یان ئەوەی کە دەست لێدراوەکان لەگەڵ ئەوەی لە ناو نەستی مرۆڤ هەیە بۆ گەیشتن و دەرخستنی ئایدیایە. بۆ نمونە من ئێستا شتێکتان پێڵێم ئەو زانیاریانەی کە بەشێکی هەستە بەشێکی زانیاری مادیە تۆ ئێستا ئەگەر پێتان بڵێم ئەستەمبۆڵ چیتان بیرەکەوێتەوە؟ ئەگەر پێتان بڵێم هۆڵەندا زۆر باشە ئەگەر پێتان بڵێم سەدام حوسێن مردن کەواتە مێشکی تۆ چۆن بیری کردەوە ئێستا؟ چی کرد؟ ئەو زانیاریانەی کە دکتۆرە باسی کرد هێنایەوە لەگەڵ چیا تێکەڵاوی کرد؟ هەست و نەستەکانە تێکەڵاوی کرد چی پێبەخشید؟ جارێکیکە ئاخاوتنیە ئامانجیە ئایدیایەکی پێبەخشید. بۆیە زۆر جار لەوانەیە بڵێ نازانم مامۆستا ئامانجناو ئێوە چۆن مامەڵاکە باز لەگەڵ مناڵێ خوا لەمانە سەرێت عیبی نییە بەڵام لەوانەیە ئەگەر مامۆستا ئامانج کەسێکی تووڕە بێ هەر پێت بڵێ مامۆستا ئامانج زۆر باش یعنی چی؟ یعنی یەکسەر میشکی تۆ ئازیەتی بیری کردەوە چی تێکەڵاو کرد؟ وێنەکانی ڕابردووی ئەوەی کە پێت بۆت هاتووە هی مامۆستا ئامانج لەوانەیە لە ئەنجامی زەمەوە هاتووە مامۆستا ئامانج وایە هەر کە ئەو هادووتیا مامۆستا ئامانج یەکسەر تۆ جوت بۆ مێشکە چی کرد؟ لەگەڵ نەست و لەگەڵ بیرکردنەوەتا تێکەڵاوی کرد بۆ دەرکردنی چی؟ ئایدیایەک کەواتە ئەلێرەوەیە کە تۆ دەست پێیەکی مێشکی تۆ بۆ جوڵا لە ئایدیاوە دەست پێ ئەو ئایدیایەش ئەبێ لە شوێنێکەوە هاتبێ یان ئەو وێنە بینرا و بیسترا و دەست لێدراوانە یان ئەوەی کە لە نەستایە نەستەکانیش بەپێی کەسایەتەکانە گۆڕێ دوای بە قسەی زیاتر بکەین لە سلایدەکانی داهاتووە شتی باشتر ئەڵێ لەسەر ئەوەی یەکێکیش باسی problem solving کرد دوایی ئیش لەسەرەوە شەکەین زانت سەلێن have you learned anything when you try to make your dreams come true yes or no یا ئەگەر no بوو هیچت نییە جواب پێیەوە بەڵام کە گوتت yes ئەوجە لێرە share some of your dreams that taught you lessons هەندێک لە خەونەکانت کە وانەی فێرکردی بۆ نمونە دەڵێ هەموو خەونم بەڵێ
هەوڵمدایە خەونم بپەڕاستی چییە خەونم ئەوە بوو بوومە مامۆستا ئەمەوات نزیکەی دەمەچی باشە باسی خەونمان دەکەین ئامانجەکانمان دەکەین یان پلان هەتوو بۆ منەکە خەونت دیت هەڵدەستی پلانی لۆدا دەدەین باشە دی بزانین استفادەکانی چییە من وەکو کەسێک لایف لۆنگ لێرنینگ استفادەی لە بۆ من چییە پیاوەکان مەسەلەن زۆر کەسێک ئیشەکی دی هەیە ئەوانە چییە ڕۆتینی ژیانە we get stuck in doing something يعني stuck دەبین لەگەڵ دووبارەکردنەوەی چەند شتێک لێرە life long learning لۆ بەکەڵماندی renewed self motivation ڕنیوکە بە خوێندنی بەردەوا بە فێربوون لە ژیان و ڕۆتینی ئەوەی کە دەیبینی دەتوانێت زۆر جار خۆت ڕنیو خۆت بکەیت چونکە لەبیرتان نەچی ئەمە لە ژیان لە کۆتاییدا دەگەینە ئەو خاڵەی کە تەنها خۆت دەتوانی بڕیار لەسەر داهاتی خۆت بدەیت و تەنها خۆشت لە خۆت دەگەیت ئەم زۆر جار دەڵێم تەنانەت کاتێک ئازارێک تێ تەنها بە خۆت دەزانی شوێنی ئازارەکە چێندەرە برینەکە چێندەرە و بەس بە خۆشت دەتوانیت تیماری بکەیت بەڵام دەوروبەر زۆر گرنگە زۆر پێویستیت بە هاوکاری دەوروبەر و هەموو شتێکی دەوروبەریە چونکە هەر دەوروبەرە یان بەرزت دەکاتەوە یان دەچشێنی بەڵام لە کۆتاییدا یەک کەس هەیە ئەویش تەنها خۆت only you لێ ئەمە ئەو ڕۆتینەی ژیان کە ڕۆژانە ستەک دەبین دووبارەیە ناچارین بیکەین هەموو ڕۆژسوێنێ هەستا شیولۆ ماڵێ لێنێ منداڵەکەی پێچەبی بە حەزانەیان لەگە خۆت بهینە مەکتەبی ئیشەکەت بکە وەرەوە ماڵێ دیسا ماڵێ ڕێک بێخەوە ڕۆتینەکە بەڵام پێویستمان بە چیە گەناوەکو ئینسان دەتەقیەوە بێزار دەبی renewed self motivation لێرە زۆر جار پێویستت بەوەیە هاندانی لە ناو خۆت دروستکەی ئەوە یەکەکە لە خاڵە گرنگەکانی کەەوە چه ئیسفادەی لە life long learning دەکەین ئەگەر کەمترین کات بۆ نمونە لە خلالی 24 ساعتی هەرچەند مەشغول بی چارێگەکت هەر هەیە شتێکی بخینیەوە تاکو مۆتیڤیتت بداتێ یعنی هەر هیچ نەبی بەس چارێگەک 10 دقیقە ئەگەر کتابیش نەبوو هیچ شتێک نەبوو خۆ دەتوانی لە مۆبایلی لە فەیسبووکی هەندێک پیجی باش لایکت کردی دوو سێ شتی بخینی هەتا بتوانی مۆتیڤیتی بدەیە خۆت هاندان زۆر گرنگە مامۆستایە ژیان بەڕاستی بەبێ هاندان هیچ ناتوانی بەردەوام بی بە تایبەتی لە ژیانەکی پڕ لە گۆڕانکاری و جەنجاڵی وچی ئێستا ئەگەر هاندانت نەبی بەخوای ناتانی بەردەوام بی دەتانم بلێم قورسا ژیان زەحمەتە دکتۆر ڕێبواریش ئاماژەی بەشتەکی زۆر جوان کرد لە خولەکەی خۆی کە هات لە بۆمان ئەمە زۆر لەگەڵ ئەو ڕەئیما مەسەن 3 سال دەورەی گەشە پێدان و ئەوانە دەکەی سبەینەقی دەبیەوە تەواو هیچ شتێک نامتێنی ژیان زۆر خۆشە نەخێر ئەم هەرگیز لەگەوەی دانیمە ژیان زۆر خۆش بی ناوەڵە ڕۆژی وا هەیە بە 1 ملیۆن دۆلاری دڵخۆش نابی ڕۆژی وا هەیە ئەوەندە نەخۆشی تەواو لە ناوجێکەتی وایە نا کەواتە ئەو ژیانە پڕە لە گۆڕانکاری جۆرا و جۆر پڕە لە ئەحداسی زۆرا و جۆر چ لە هەمووی گرنگترا هەموو کات لە ناو ناخت مۆتیڤیشن هەبی هاندانەکەبی کە سبلێ تێدەپەڕی ئەوڕۆ تێدەپەڕی ئەگەر هەز بکەن مستابان لێرە نێمجار دەلێ ئەمن بەوەی دەناسرێمەوە هەر چ ڕوودا خۆش ناخۆش دەلێم تێدەپەڕی باوەکە زۆر جار ڕۆژەکە زۆرش خۆشە دەلێ بەخوا هەرچەند دڵمان خۆش بە هەر تێدەپەڕی ئەوڕۆ خلاص دەبیتێ لێ لەبیرت بی مۆتیڤیشنە چی لە ناخۆ خۆت دروستکە دائیمان ڕۆتینەکان تێدەپەڕی شتی جوانتر لە پێشما ڕۆژی جوانتر لە پێشما کاری جوانتر لە پێشما recognition of personal interest and goals چ بکەیت هەندێک جار پێویستە هەندێک گۆڵ و ئینترێستی جوان لە خۆ دروستکەیت ئەتوو مامۆستای بیرکاری یعنی مامۆستای بیرکاری تەواو ژیانێک نەتوو هەمووی کۆکەم بی ئێنا قیچێک ئینترێستە چشت هەبی ئەم زۆر پێم خۆشە مامۆستا سوزان بووە هەر باسیشم کردیە پارکاتی تەخەڕوجی ئەوە ڕۆزەکەی لە ناو مشەوەشیاتی گوتی مشەوەش مەبن خەیاتی دەزانن چەند جوانە لە ناو سکیلەکەی خۆی کە ئیداری تەواو کردی و مامۆستا یاری دەدەرە لێرە لە خۆی دەستی هەیە وەڵا هەند باشە نەک ئەمە لێرە ڕابڕۆ ئیسکان و دەی سارێ ڕاگرە و بڕۆ چیە وەڵا 250 پانتۆڵەکی یان درێژدەکە یان کوردەکەیەوە زانە ئەو سکیلە چەند جوانە لە خۆی چی کردیا recognition of personal interest and goals لەوانەیە ئەوەش بوویتە گۆڵشی حەزم لێ ببمە خەیاتەکی زۆر باشیش لەوەی کات نەکشتی هەبدووری شتی جوان دروست بکاتن بۆ نەپار ئەو شتانەی لۆ تەخەڕوجی کرد شتێکی زۆر جوان بوو لەبەرەوەی هەموو خەیاتێک نازانی ئەو شتێک دروست بکاتن improvement in other personal and professional skills کە ئەوە خاڵێکی زۆر گرنگە زۆر جار دەڵێ while you are doing to do something good at the same time you are building some other skills هەتوو کاتێک بۆ نمونە هەوڵ دەدەی لە پێگەیاندنی شتێک هەر ئاگاد لێ نییە کە ئەتوو شتێکی دروست دەکەی بنیاد دەنەی لە خۆت بۆ نمونە دەڵێ حەزم لێیە 15 کتابی لەسەر برایان ترەیسی بخینمەوە بەس بڕیارت دا بخینیەوە ونیە ئەوە سکیلەکە بەڵام ئاگاد لێ نییە کە ئەتوو خۆت دروست
دەکەی کو خۆت بێڵ دەکەی دروست دەکەی لەوەی کە دواتر دەبێ قسەکەرێکی باش ئەمەوە دەزانین کتابخینەوە بەس بۆ زانیاریە لە بیرمانیە کە بەنا بەعکسەوە یەکەم شت کاریگەریت لێ دەبێ قسەکەرێکی باش دەزانی قسەی بکەیت لەو کاتانێک کە قسەی دەکەی دەتوانی جملەی جوان بەکاربینی زانە سکیلەکان وایە یان هەیە بۆ نمونە حەزی لێیە بچیتە لایەنی هەر لە سیارە ئەو شتانە وەڵا حەزم لێ لە خۆمادەم هاوینە ئەسڵان 2 سەعات دەچمە کلفیتەرەچی ئەوە دەزانی بەس حەزە ئەو ئینترستەیە کە هەیتیتی بەڵام هەر بەخۆشی ئاگا لێ نییە کە کەسێکی پرۆفیشنەڵی لەوانەیە بێڵد کات دروست کاتن کە لە سیارەی زۆر باش بی هەبێتە دەوام لێرە بلێ وەڵای مامۆستا نازانم لە سیارەکەم 2 جار کوژاوە معلوماتێکی لێ کەواتە هەر ئاگای لێ نەبووە کۆکو لایەنێکی دی بنیاد نایە لە خۆیەوە کۆتاشن improved self confidence lifelong learning چمان لێ دەکات بقەبل نەفس دەتانین بلێوش گۆتانی ئەهەم شی لە هەموو شتێکی گرنگتر چییە؟ سیقە هەر شتێکی باس دەکەیت لەو سێ خاڵەی ئەگەر کۆنفیدنست نەبیتن متمانەت بە خۆت نەبیت بەخوای حەز دەکەی 1 ملیۆن کتابی بخینەوە یەکەمی سەر کوردستانیش بی و تۆبعام و هەرچ نییە بەڵام ئەگەر هەتوو سیقەکت بە خۆت نەبوو ناتوانی بۆ نمونە دکتۆرە زۆر جوان باسی کرد گوت مادەم یەکێک لە پێش من بووە یەکەم بووە ئێکەواتە ئەمنیش دەتوانێت بزانە ئەو سیقەیەی چونکە ببورن حەزم لە شکان نییە بەڵام لەگەڵ وەی نیمە بلێ حەزم لە تۆ بوو 50 هینە ئێتۆ هەوڵت نەدایە ئەو خەونەی ئەخە مەعقول نییە 50 هینایە نەرسش کولەی تۆ لە مستەوای 99 نییە خەلەلێک لە بەدەستهێنانی خەونەکەت هەبووە خەلەلێک لە بەدەستهێنانی چت هەبووە هەوڵدانەکەت هەبووە بەپێی پێویست هەوڵت نەدایە ئەدیلۆ دکتۆرە ویستیتی یەکەم بی لەسەر کوردستان بە خەونەکەی گەیشت لەبەرەوەی زانیتی هارد وەرکینگی زۆری دەوێت لە پشت هەمووشیانەوە چی ویستیا متمانە بەخۆبوون باوەتان هەبی بەدەستهێنانی هەموو خەونەکی نیوەی کاملی بە متمانەیە ئەتو بەس بلێم دەبمە ئەو شتە خۆی لە خۆدا ئەو کەسایەتت لا دروست دەبی ئەو شخصیاتت لەلا دروست دەبی کو خەونی دیتە لە منداڵی ڕاببیتە مامۆستا خۆی چاکردی و پێڵاوی بڵندی لەبەر کردیا ڕاست خۆیەکی مامۆستای ئامادە کردیا هەمووی لە چ خردەکەینەوە هەبیت ئەگەر ئەو چاشتەی بکەی دەبتە چ کەسایەتێکەت خووەکی لێ دروست دەبی ونیە کە ئەتۆ هەموو ڕۆژ هاندانت داخۆت و بەردەوام شتت خوێندەوە بەردەوام هەوڵی فێربوونی شتتدا ئینترست گۆڵ ئامانج حەزەکانت ئەوانە هەموو دەبتە خووەکی خۆت هەر ئەو خۆشە بەرەو چێندەت دەبا بەرەو ئەو خەونە بەرزانت دەباتن کە ڕۆژێک لە ڕۆژان لەوانەدا بنیشی برێ نەخێر هەرگیز ناگەم بە خەونەکانم با یەکێک لە بابلین کاریگەرترین سەرۆکەکانی عالەمە بزانین چ فێر بووە لە ژیان I think the most important thing that I have learned is that there's more to learn. That we should all be hungry for a lifetime. I mean, for example, at my next birthday, I'll be 68. All the great scientific discoveries made by all the great geniuses were largely made when they were in their 20s and 30s. And yet, I became, about 2 years ago, obsessed with particle physics. And I was determined to understand it before I died. I could not have done that if I hadn't learned to read when I was young, if I hadn't had the opportunity to study science courses in my high school, and I lived in the second poorest state in the United States, which most people my age in my state did not have. I happened to go to a bigger high school with people who understood we had to get good science and math teachers there. And if I hadn't gone to, in my case, Georgetown University, which was a Jesuit university, and I hadn't been subject to the kind of rigors that the Jesuits imposed, which made me realize that however much I thought I knew and however smart I was, I didn't know very much and I wasn't very smart. I had a lot to learn. So that's the most important thing I learned, that your brain is a gift. And we now know that people well into their late 60s and 70s can form new neural networks.
so that even though your brain begins to shrink in your 30s and does throughout your life, since none of us ever used even close to half of our brain power, we got a lot left. And we will, on our last day on earth, we'll have a lot left. So the idea that we now know as a scientific measure, because of all the brain scanning technology, that we can form these networks and that we form them best, we're most likely to form new neural networks later in life by learning something new. So if I said I was interested in particle physics and also in astrophysics, and I'm trying to figure out what it means that we've located 20 planets outside our solar system in the last 5 years that seem to have enough density and be far enough away from their suns that they might be able to support life. That may be the answer to the Russia-Ukraine problem. An attack from outer space will immediately unite us all. Members of Congress in the U.S. will immediately start hugging each other and singing Kumbaya. But anyway, I can form new neural networks doing that because I don't know anything about it. Or I didn't when I started. A theoretical physicist would do better going to Suzuki piano lessons with his grandchild or her grandchild and just playing if you knew nothing about music. But this is an incredible thing. That the most important thing I learned is that it's important to keep on learning. That you should stay hungry, and that the greatest gift can be, even as your body begins to fail, if your mind's still working, you need to use it. ئێستا مامۆستا ڕۆژان باسی بێنفیتەکانی کرد، سوودەکانی کرد. بەڵام جارێکی کە دوای باسی بکەین، بەڵام بە چ لایەنێکە بە لایەن لێ هاتووە. بەڵام با ئێستا باسی چەند نمونەیەکمان بۆ بکات ئەو کاتە دا بێنفیتەکان ئێستا پێویستە هەندێک نمونەی لایڤ لۆنگ لێرنینگ بزانین کە نمونەکان چییە بۆ نمونە مرۆڤ دەتوانی خۆی پێ بگەینی، خۆی زیاتر بەرەو پێشتر بباتن. Here are some of the types of live learning initiatives that you can engage. دەتوانی چونکە لەبیرمان نەچی ئەمە هەر شتێکی لە ژیان کە باز دەکەین نابی زۆربەی هەر قسەی باقوبرێق بیان نەتوانی. بۆ نمونە هیچ ئینگلیزی نازانی، هیچ فەڕەنسییان هیچیز نازانی. ناکرێ برێم نانە هەوڵ بدا ئەتو دەتوانی بەڕاستی دووسێ مقالەی بنووسی. دایم دەبی شتەکانیش با خۆی لۆجیک بی، مانتەقی بیتن. لەگەڵ توانای ئینسان توانای تو بگونجێتن بەپێی ئەو تەمەنە و بەپێی ئەو ویشت کە کۆ هەوڵدەی خۆت بەرەو پێش ببێ و توانی بکەیت. Learning a new skill. پێشترش لە بێنفیتەکان باسم کرد. دایمەن جگە لەو سکیڵەی خۆت هەوڵ بدەیت کە لایڤ لۆنگ لێرنینگ یارمەتی چت دەداتن کە سکیڵی نوێ فێربی. وەک باسی نمونەکەی خەیاتیمان کردوورین یان مەسەلەن ئینگلیزی دەزانی، عەرەبی دەزانی، سکیڵەکی دیش فێر بە، هەوڵ دە زمانێکی دی فێربی. جێرمەنیە، فەڕەنسیە کە ئێستاوەی لێ هاتیە چەندین زمانی بزانی هەرکەمە ئەوەندە پێویستمان پێ دەبیتن لە ژیانمان. هەر سەفەرێکی دەکەی زۆر خۆشە ئەگەر ئەو وڵاتێک کە دەچێ لوغەکەی بزانی کە ئەوە سکیڵی نوێنە. Developing a new skill. یان بەنێو پێش ببە سکیڵەکی دین خۆت کە مەسەلەن هەز دەکەی شتێکی ڕیاضەت تێدا هەیە. بەنێو پێشی بە مەسەلەن ڕاستە ئەتو مامۆستای بەڵام کاڵچی ئەوەشت هەیە کاتێکە تۆپانێ دەکەن یا تائیرەی دەکەن ئەو سکیڵت لۆ بەرەو پێش نابێت قەیدێ بالاعی بە چشت لێ دەرچی لۆ خۆدیان بڕۆ فەریقەکی گچکە تیمەکی دابنێ لەگەڵ تەڵەبەکانت لێرە چت کرد developing your skill سکیڵەکت تێدایە بەڵام بەرەو پێشی دبرد. Learning a new sport activity هەمان ئەوەی دەگرتەوە هەماشتر. Downloading educational podcast زۆر جار ئەمە چەندەها ئەوەمان هەیە سایت و بەرنامەی پەروەردەیی هەوڵ دەیجاروێ بە خۆت مەسەن کلاس دووجووە زوومە ئەوانەیە کە ئەتۆ مەسەلەن ئەو پۆدکاستانە گۆڕانکاریێکی زۆر لێ ڕوو دەدا. ئەگەر لە بیرمان نەچی چەند ساڵێک پێش ئێستا ئەسڵەن هەموومان نەمان دەزانی زووم چییە. هیچ کاگامانچ کە باس کرد هەر یەکەم ئەوە هێشتا کۆڕۆنا و شت تەواو نەهات بۆ ئێرە هەر پێشمان ناخۆش بۆ ئەو زەختەی داهاتە سەرەبە کە فێرمانی کرد قیچەگە هە بەنا بەدڵی جێمان لێرا دەگرت بەڵام لە ناکاوکە خوێندن بۆ ئۆنلاین ئەو کاتی قیمەتمان زانی کە نابلفعل ئەو شتە ئیدوکیشنە ئەو ئەلکترۆنیاتە چەند دەزانی هێشتا حسابکاریت نازانی هێشتا کەمە.
لۆ زۆر شتەکانم کورد دەکەمەوە لەبەر ئەوەی بەخۆی سلایدمان زۆر کەم بوو بەڵام بەشداریکردنی ئۆشتانە زۆر و بابڕێک بتوانین ینی هەروە بە چێژەوە خلازبی نامێ لەسەر شەکی بۆ use meta cognitive strategies ئەوزە ئەمن بەخۆم ئەمویان ئەوان دەمناسن ئەتوانێ هێشتا شازانە بیۆسام کێشەیەوەم هێشتی نازانم بە کوردی بزۆر بلێ چونکە لە کولیەش بەعام ئینگلیزی لە ئینگلیزیمان دەخین چیە کامەیە؟ downloading educational podcast پۆدکاست ئەوە ئەپلیکیشنە لەسەر مۆبایلەکەت تۆ ئەتوانی ئەمە پۆدکاستی ئەجوکیشنەکان هی نیوز هەیە هیچ هەیە داونلۆدیەکەی زۆر جار هەم ڤیدیۆی تایە هەم سەوتی تایە سەوتە زیاتر جۆ ئەگری زۆر جاریش خۆت ئەتوانی لێسنێک دەرسێک باسە ئیزافەکەی خەڵک 5 minutes listening هەیە سبەینان بچی ئەوها مۆلتیکاردۆ شتانەیە قسەی دەکەن ئەوانەیە ئەو ئەپلیکیشن ئەمە هاتۆ بە شێوەیەکی عەمەلی بە شێوەیەکی پراکتیکیڵێ ئەم شتانە بکە باش نییە یەکی لەوانە ئەو ئەپەدا دابەزێنێ زیاتر ئەو بەرنامانێ ڕاست فەرموو use metacognitive strategies metacognitive يعني دائما كذا تبي زانست زانياري لبابتك زياد بيتر أو استراتيجية بله meta memory أو زانستك thinking about thinking about the information that you have got and how to use it how to apply it okay يعني تو metacognitive تو ئەبێ ئەم مەهارەتە ئەم لێهاتوویەت هەبێ دوایی بە شێوەیەکی سادە بۆتان باسەکەم مەهارەتەکان بەڵام مێتامێمۆری چییە؟ تۆ زانیاریەکە هەیە بەڵام لەوە گرنگتر چییە؟ چۆن بەرجەستەیەکی چۆن بەکارێتی چونکە ئەگەر بیرتان بێ بەشێکی زۆرمان ئێمە لەوانەیە زانیاری باشمان بەڵام لە کاتی پێویستە ناتوانین بەکارێتی لێرە ئەوڵێ ئەم استراتیژیەتە بەکاربێنە ئەمە استراتیژیەتێکی تا ڕادێ لە public administration یاخۆت لە real life ئەتوانی تۆ چۆن ئەو شتانی کە میمۆری ئەکەیت بەکاری لە کات کوجاوە دوایی نەسەری دوایی زیاتر بەڵام this thinking about thinking okay بیرکردنەوە لە بیرکردنەوەی خۆت لە کام بیرکردنەوەی خۆت چیە پڕ لە زانیاری and how to apply بۆ چۆن بتوانی بەکاری Keeping a reflective journal, short college course, acquiring new knowledge. کا ئەو سێش هەمان کاریگەری هەیە بۆ نمونە زۆر زار کۆرسەکی نوێ لە بابەتەکی وەردەگری مەسەلەن حەزت لێیە ئێستا مستوبە وەسام ئیتکەش ئازی زۆربەی سەرای مەسە مامۆستای کوردیە بەڵام کۆرسی زمانی ئینگلیزی کار نزیکە 1 ساڵ خیت ئەوە چی کرد لێرە شۆرت کۆلج کۆرسی جێبەجێ کرد حەزی لێیە جگە لەوەی مامۆستای کوردی بوو لە بۆ مەسەلەن کە ژیانیشی پێویست بوو بەڵام بەردەوامی فێربوونی بەردەوامی جێبەجێ کرد هەوڵی ئەوەیدا کە لوغەکی نوێ و چەند کۆرسەکی نوێ لەو لوغەیە نوێیە کە دەوێت فێربیتن سکیڵەکی نوێ دیڤلۆپ پێ بکاتن و کۆلج کۆرسی وەربگریتن نیو نۆڵج وەکو باسم کرد ئەو هەموو پرۆگرامە هەیە کە داونلۆدی دەکەی زوومە گۆگڵە جودو کلاسە think لینکە کە ئەمە لەو کۆنفرانسەی بەرنامەی نوێ هەبوو هێشتا لێرە بەڕاستی جێبەجێ ناکرێت لەوانە think لینک بوو هەر شتێکی زۆر زۆر نوێ و متەتەوڕە ئەوانە هەموو چنە example of lifelong learning با بڵێن شتی بەسیتن سادەنە ئەوەندە قورس نینە بەڵام زۆر سەرەکینە هەر یەک لە ئێمە ئەگەر هیچ نەبی پێویستە هەریز یەک دانەی لەوانە جێبەجێ بکاتن تاکو وەکو کەسێکی خۆی ڕانەوەستی ئەمن دایمەن پێشتریش ئاماژەیان پێکردایم دەڵێم ئینسان نابی هەر بە تەماوی لەو قالبەی ئەمگۆ ئێستا مامۆستانە بە تایبەتی وچی مەکتەبی حکومیش نییە مامۆستای لە مؤسسەی ئەهلی و هەر بە تەمانی هەتا 20 ساڵی دی هەر مامۆستابی نه پەڕە بە خۆت بدە پەڕە بە توانەکانت بدە خەونی زیاترت هەبی با لە داهاتوو ببیە مەعاون ببیە مدیر ئەمە لێرە گەورەتر دەبین دەڕۆین خۆ مؤسسەکە بەناوی هەندێکمان نەکرایە هیچ ڕامەوەستە لەوەی بڵێ ئەم تەواو بەزیاد بی ئەوەندە نەخێر ئینسان دایمەن پێویستی بەسێ هەیە لە بەرەو پێشچوونی خۆی هەیە دیڤلۆپینگ سکیڵە دیڤلۆپینگ پەرسناڵتیە زۆر شتی دیدەگرتەوە کە ئەوانە هەریز نەبی ئەگە یەک دووە چی جێبەجێ بکەی بەڕای من کاریگەری لەسەر ژیانی زۆر بەکان دەبیتن بەڵێزان ئێستا
باسی لێ هاتوویەکان بکەین باش نییە؟ The most 10 beneficial lifelong learning skills ئەو لێ هاتوویە زۆر گرنگەی کە لە ناو فێربوونی بەردەوامە هەیە یان لە ناو فێربوونی بە درێژایی تەمەنا هەیە زۆر جار ئەمە بەڕێزی لێرە باسی کرد باسی problem solving کرد ئەڵێ ئێمە لێ هاتوویمان هەیە ئەگەر تۆ لە هەر شوێنێکە ئیشتی باش نییە پێویستە ئەم لێ هاتوویە تیایە بێت و هەوڵ بێ کە ئەم سکیڵە بەرز بکەیتەوە باسی کۆمپیوتەر سکیڵی کرد کۆمپیوتەر ساینس و learning new language و شتانە ئەمە شتێکە بەڵام ئەم سکیڵانە بۆ ئیشکردن بۆ قیادی بۆ مامۆستا بۆ دایک بۆ باوک بۆ سەرکردە بۆ مەسئول بۆ بێژەری باش زۆر گرنگە یەکێک لەوانە problem solving بەڵام لەوە گرنگتر why problem solving matters creativity why creativity matters critical thinking why it matters leadership why leadership matters communication collaboration information management adaptability curiosity reflection ئەمانە لێ هاتووی ئێستا باسی چۆن لێ هاتووی باش نییە ئەمانە هەر یەکەیان ئەپرۆچن یعنی ڕێگای کارکردنن ڕێگای زاڵبوونن بەسەر چییە؟ بەسەر ئەوەی لە چواردەور تا گوزەرێ بەسەر ئەوەی کە تۆ بەرزەکاتەوە بەسەر ئەوەشە کە تۆ لە ناوە ئەتخات یان بە پاش دەخات من دڵنیام کوردستان مەسەن ئەڵێ دەوراتان زۆر وەرگرتووە لە ناو دەورەکانە باسی قیادی بابەتی قیادی کراوە باش نییە؟ دوایی لەسەر problem solving چارەسەرکردنی کێشە ئەمە میثۆدێکە why problem solving matters بۆچی گرنگە چارەسەرکردنی کێشە پێم مەڵێن بۆی کە کێشەکەمان چارەسەر دەی ئێستا لێ هاتووی خۆتان کۆمەڵێ بابەتی لیدەرشیپ و کریتیڤیتی و کریتیکەڵ تینکینگ و زۆر شتان خوێنەوە چونکە من ئاگام لێیە مامۆستا ڕۆژان ئاڵێ فڵان مامۆستایە فڵانە دڵنیا باسی ئەمانە هەمووی کراوە باش نییە؟ بۆچی گرنگە هەتابگێ و ئامانجی گرنگە بۆچی گرنگە جاریشکە دووبارە لەکەم بۆ یەکەمترین وزەت لێ ببات گرنگترین شت problem solving چارەسەرکردنی کێشە یەکێکە لەو ڕێگایانە لەو میثۆدانەی کەوا چیمان لێکە بتوانین کۆنتڕۆڵی ژینگەکەمان بکەین و بەردەوام بین یەکەم شت کە لێرە زۆر جار میکسەکرێ یان تێکڵاوە کرێ کێشە لەگەڵ هەڵەیە لێکجیاناکردەوە بەس شتی زۆرتان باسی کێشەتان کردوە بەڵام بۆ ئەوەی کە تۆ کێشە دیاری بکەی یەکەم هەنگاو بریتێ چییە؟ لە دیاریکردنی هەڵەکە بۆ نمونە کێشەیەک هەیە لە نێوان مسۆزان و مسڕۆژان کێشەیەک هەیە پرۆبڵمێک هەیە ئێمە بۆ ئەوەی کێشەکە چییە؟ لە یەکتری تێناگەن ئەو دوانە لە یەکتری تێناگەن ئەبێ بزانین کێشەکە ئەوەنێ هەڵەکە لە کوایە ئایا خوڕەوشتێکی ئەوە ئایا ئیلتیزام بەدەوام ناکە ئایا لەوەتی بووە بە بودیر ئیتر ئەوە هەستەکات یعنی ئەبێ لەسەر و یاساکانەوە بێ ئەوە بە ئەوکو نمونەیە یاخود مامۆستا محەممەد لەگەڵ مامۆستایەکیە بەلایە ئەڕوا هەستەکەی بینیان بەو شێوەیە ئینسیجام بابەتی چی؟ ئەداپتەبڵتی یعنی لێرە بزانین چییە بۆچی سەلام لە یەکتر ناکەن کێشەکە چییە؟ ئەم دوانە بەیەکەوە ناگونجن کەواتە تۆ ئەبێ سەرەتا چی بکەیت وەکوتە هەڵەکە دەستنیشان بکەیت هەڵەکە چییە؟ سیستەمێکمان هەیە ژیان ئەڵێ سۆشیال لایف ئەوەی کە پێوەترێ ژیانی کۆمەڵایەتیەکەی لەناو ئەم ئەکادمیە جەوێکی دروست نەکردو ئێوە تێکەڵاو یاخود نەخێر دانیشیان خۆی زۆر بە گەورە ئەزانێ ئەی ڕۆڵی موەسسە چییە دوو بیرکردنەوەی ئاقلانەیە لە بابەتەکە نمونەیەک بێنەوە پێناسی لۆژیک
ئەڵێ هەر شتێک کە بەپێی کات و شوێن نەگۆڕدرا ئەوە لۆژیکە. چۆن مرۆڤ دوو قاچی مناڵ ناکەسیان دوو بازدان بۆ ماوەی دنیا مرۆڤ شوێنەکەی بگۆڕە. ئەم پێناسێ بۆ مرۆڤ کە دوو قاچی هەیە هەردوو قاچی هەیە. درۆکردن لە ئەڵمانیا و لێرە هەر درۆیە جەومەڵێ ئەوە درۆی سپیە و ئەوە درۆی مەسڵەحەتە و توخوا درۆی عەزم نە درۆ لە ئەمریکا و لە کوردستان و لە یەمەن هەر درۆیە. باش نییە؟ هەر شتێک بەپێی کات و شوێن نەگۆڕا نەگونجان نەگۆڕدرا ئەوە مەنتیقە ئەوە لۆژیکە. باش نییە؟ بۆ نمونە ئێمە ئەوەی کە بینیمانە لە ناو ڕاستیەکانە دەربارەی ئاژەڵان دەربارەی مرۆڤ. باش نییە؟ دایک شتێک هەیە لە ناو دایکە ئەڵێ دایکەکان هەمویان بە ڕەحمن. ئەمە لۆژیکە بۆ بە لۆژیک بۆ مناڵ دایک هەیە کوڕ مناڵەکە کشتۆ و فڕێیا و باوەش ئەو شتانە باز ناکەن باسی لۆژیکەکەن. فەیلسوفەکان ئەوانەی کە پێمان ئەڵێن لۆژیکی ئەرسطۆمان هەیە لەگەڵ ئیبن خەلدونەکە باس لە لۆژیکەکان ئەوەی کە بە پێی چی ناگۆڕێت ئەوەی کە ئاقەڵ لە هەموو شوێنی تەقەبولەکە. بۆ نمونە لە شوێنێکی وەکو فەقیرترین شوێن نازانم با بڵێم چینە سۆدا شتێک کە باسی مرۆڤ بێت کە دووچاوی هەیە قبوڵ یەکەن. باش نییە؟ کەواتە ئەڵێ تۆ دوای ئەوە بێت تۆ زۆر ڕاشناوانە بیرکەیتەوە زۆر ئەقلانیانە بیرکەیتەوە. ئەقلانیانە ئەوەیە think out of the box. کەواتە ئەگەرت هەوێ تۆ پرۆبلم سۆڵڤین دەست پێ بکەیت ئەم پرۆسەیە هەڵەکە دەستنیشانەکە ئەوەی کە کێشەکەی دروست کردووە. دوو بە شێوەیەکی مەنتیقی بیر دەکەمەوە خۆمە هێنمە دەرەوە don't be biased لە ئەنگلی کەس ناکەم. سێ چارەسەر چیە؟ ئەبێ هەنگاوەکەی دانێ. چوار هەنگاو ئەنێ. هەمووشی بۆچی گرنگە؟ بۆ ئەوەی بتوانم کۆنتڕۆڵی ژینگەی خۆم بکەم و بەردەوام بم. کۆنتڕۆڵی حەزی خۆم بکەم و بەردەوام بم. بربەستەکان لابم لە بەردەمی خۆما و بەرزمەوە. کەواتە هیچی لە لێهاتوویەکانی تۆ ئەوەیە کاتێک کە تووشی کێشەیەکە بن لە ناو پۆلە لە مامۆستایەکە ناتەگەشتن. قوتابیەک ئەکەوێت لەپڕە. دوو قوتابی شەڕەکەنێکیان لەوانەیە خزمی تۆ بێت وایە کوڕی تۆ بێت. کارەساتێکی بەسەر هاتووە ڕووداوێکی بەسەر هاتووە. یەکسەر تۆ دوای ئەوەی کە ئەڵێ ئیسعافات ئەوەی بۆکەی چارەسەر هەڵەکە لەکوایە؟ دوو خۆم دوورەخەمەوە لە عاتیفە لە هەست و نەستی خۆم. سێ بە شێوەیەکی مەنتیقی بیرەکەمەوە. چوار هەنگاو بنێم چۆن چارەسەر بکەم. کەواتە تۆ ئەم بابەتە ئەگەر بتوێ لە خۆت هەزیاتی خۆت سوود وەرەگری. وەلا هەر بەکارهێنانێکیشیە سکیڵێکە بۆ بابەتی فێربوون. بۆ بابەتی فێربوون. کەواتە چارەسەرکردنی کێشە یەکێکە لە لێهاتوویەکانی چی؟ فێربوونی بەردەوام. دوو creativity. Why creativity is matter or creativity matters? بۆچی داهێنان گرنگە؟ بۆ کە تۆ لە شوێنێکە مدیری مامۆستایت تۆڵێت چی؟ خوێنتان لەسەر critical thinking و creativity ئەبێ پار ئەوانش دەوراتان بۆچی گرنگە؟ گرنگترین شتەوەیە بۆچی گرنگتە داهێنان؟ فەرموویت. لەگەر هەر جیلێک و نەوعە طریقەکە ئەمە پێویست ناکە یعنی لەو طریقی بەردەوام دەبی کریتیڤیتی داهێنەر بی. زۆر باش داهێنەر بوون بۆچی گرنگە؟ بەرەوپێش دەبات دەجێ خۆت دەبینی زۆر ڕاستە. لەش سەربینی دەجێکە بۆ هەمیشە بە شێواز خۆتیش نەکە شێوازی لێ بەهەمێنی شێواز creating new ideas. ئێستا هەموو مرۆڤ پێویستی بە خواردنەوەتان لە ژیان بوونیێتەوە داهێنانیش وەکو ئەوەی وایە مەسەن لەو پیشەکە تێک دای یعنی ئەو پیشە نەمری یعنی بەردەوامی پێ بدەین داهێنانی لەکە خۆت بەرەو پێشەوە. چی وا لە تۆ کات جیاواز بیت؟ داهێنانەمان گەێنێ بە چی؟ نیو ئایدیا.
کەواتە هەمیشە ئەو لێهاتوویانە لەبەر چاوی خۆتان بگرن لە فێربوون لە ناو قوتابخانە لە ناو خێزانەکەت لەوانەیە تۆ خێزانت یان تەلەبێتە قسەی دەکەن ڕیفلێکشنێکسە کاردانەوەکە بێت کاردانەوە چییە بۆ ئینسان کاردانەوە بێت و شێوازی کاردانەوە کە پشت بە چییە بەستێ پشت بە زانیاریەکانی تۆ لێهاتووی تۆ بەستێ بە کەسایەتیت وانە ئەڵێ مامۆستایەکوانی هەر قسەیەک لەکسە تۆ ڕابێ ئەڵێ ئەوە لێهاتوویە ئەوە لێهاتوویەکەی کەمە نزمە کەواتە هەر کەسێک کاردانەوەی زۆر سەریعی هەبوو کەسێکی لێ ئەو لێهاتووی کەمە چۆن ئێمەوە پێین لێهاتووی کاردانەوەمان چی بێ لە ئاستێکی بەرزانە تۆ بۆچی ئەڵێ کار و کاردانەوە ئەم کارلێکردنە لە چیەوە دروستە بێ مەقسەد ئێستا بۆچی تۆ ڕیفلێکشن دەبێ بۆچی تۆ مەقسەد زوو وەڵامی شتێکیتەوە بۆچی مرۆڤ یان شتێک شۆک دەکات شۆکەکە یان زۆر خۆشە یان ناخۆشە یان هەڵەیەکە وانە ئەمانەیە کە مرۆڤ تا ڕادەیەک بە کورتێکەی شتێکی چاوەڕوان نەکراوە بۆ مێشکی تۆ چاوەڕێی ناکەی فەرموو زۆر ڕاستە کەواتە تۆ کارێکی چاوەڕوان نەکراو ڕوبەڕوود بۆتەوە هۆکاری ئەوە جۆری ڕیفلێکشنەکە لە تویا دروستەکە یعنی نێچەرەکەی سروشتەکەی ئەگۆڕێ ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە کاردانەوەکانمان لە ئاستی چیا بێ خۆبنجاندمان بێ لە ئاستی هێزی ئاوا بێ نەرمان بێ باش نییە چی بکەین بە فێربوونی بەردەوام فێربوونی بەردەوامیش دوایی لەسەر بۆکسەکان کە لە چۆن باشە فەرموو 3 boxes of learning. Okay, we have 3 boxes. 3 boxمان هەیە لە بۆکە لە تایملاین فێربوون بەکاری دەینین. یەک لە بۆکسەکانمان school and education. یەکەکی دی family and society. یەکەکی دیمان هەیە personal life. ئێستا ئەو بۆکسانە ڕوو بکەنە خۆتان یەکی دو سێ دانەمان بۆ بکەنەوە. هەندێک تێکی بدە. ئەو personal life لە ژیانی کەسی خۆت زۆر باشە ئەم ژیان وایە ژیان وەکو بۆکسانەوە زۆر جاری تر ڕاو سەرنجی کۆمەڵێکە زیاتر ئەچێتە بەر نەخشە و ئەڵێ سکرینەکان فەرموو بالی ئێستا لێرەوە ئەمەی چییە بۆکسی چییە school and education. school and education. با بزانین قوتابخانە چی فێر کردی؟ قوتابخانە و پەروەردە. فێربوونم لە قوتابخانە پەیوەندیکردن لەگەڵ کەسە جیاوازەکان ڕێزگرتن لێیە. فێربوونم لە قوتابخانە پەیوەندیکردن لەگەڵ کەسە جیاوازەکان و ڕێزگرتن لێیە. سەبر و تەحەموڵ ئارامکردنێکی زۆر. هەوڵدان بەردەوام بوون. تکتە بابەتەکانی ژیان وەرزەم ژیان خێزان یەک لە وەرزەکان وستی با هەموو کات دێگوت بخوونە هەتا ترسی خوێندنم بۆ دروست بکەم یعنی ترسی خوێندنی لە بۆ دروست کرد ترس یەک هەموو ئەو قسە و تێگەیشتانە کە پێم دەگوترێ بە خۆم بیگۆڕم بۆ پۆزەتیڤ چ
چونکە لە کۆمەلگایەکەین نێگەتیڤمان زیاتر لە پۆزەتیڤ. تەنها خۆم هەر خۆم ژیانی خۆم نابەستم بە کەسێکی ترەوە. سێ بوو کەمە چات؟ دەم لە دوستێکی باش دەگەڕێم. یەکەچەند بەڕێزێک نووسیتی خێزان خۆشەویستی. بڕوا بەخۆبوون، کۆڵنەدان و بەردەوام بوون، هاندانی ناوەوەی گرنگی نەدان بە هیچ کەسێک، تەحامل، تەنها تەحامل، خۆم فێری خۆم بووم کە هەرگیز کۆڵ نەدەم لەو شتەی کە دەمەوێت بەدەستی بێنم، پشت بەستن بە خۆم، ژیان بەردەوامە، متمانە بەخۆبوون و هەوڵدان پشت بە خۆبەستن و بڕیاردان. خۆم فێری ئەوە کرد کە لە کاتی هەر کەوتنێک زیاتر و زیاتر هەستمەوە لە چەند جارێکیانی زیاتر هەستێتەوە. لە خودی خۆم فێری ئەوە بووم کە هەر شتێک هەیە قبوڵی گۆڕانکاری هەیە و دەتوانرێت بگۆڕدرێت و ئەگەر بتەوێت و هەوڵ بدەیت دەتوانی چواردەورت بگۆڕیت بە گۆڕانکاری لە خۆت. Don't forget about your dream. الأولوية الحب العائلية. ثقة بالنفس، أولادية العائلة. أولوية للعائلة. ئەوانە بارەیە بۆ یادگاری بێنێتەوە دوایی هەمویان بکەین بە ئەڵێ چارت بزانین مامۆستاکانشان ئێوە بچنەوە جگەی خۆتان. ئێستا ئەگەر داواتان لێ بکەم، طبعاً قوتابخانە چی فێرکردین ئەوە شتی زۆرە. دوو، ئەگەر داواتان لێ بکەم ڕەنگ ببەخشن، کەلەر ببەخشن بە بۆکسەکان، چ ڕەنگێکی پێبەخشن؟ باس سەرەتا دەست هەڵگرن هەر یەکەو بە پێی School and Education. چ ڕەنگەی دەدەنێت؟ ئەڵێ ڕەساسی. بۆ School and Education چ ڕەنگێکی پێبەخشن؟ سەوز، زەرد، سپی، زەرد، سپی، شین. زۆر ئێستاکەتان ئەڵێم ڕەنگەکە چییە؟ مامۆستا سۆران، School and Education چ ڕەنگێکی پێبەخشی؟ ڕەساسی. زۆر باشە. دابێنە باو خاتون. جوانە. Family and Society. خێزان و کۆمەڵگا چ ڕەنگەی پێدەبەخشن؟ هەموو ڕەنگەکان. پەمبە. اوكي. زرد، سود، باشە. ئێمە دیرتان نەچێ باسی چیەکەین؟ lifelong learning. هەر وەکو زانیاری خوێندن شینی light blue، ئەوەی تایبەتی بە پەیوەندی بە خێزانەوە هەیە گرینە، ئەوەی کە پەیوەندی بە پرسناڵەوە هەیە لەبەر ئەوەی کە هەڵەکان زوربەی لەو بۆکسەیە، سەرکەوتنەکانیش زوربەی بۆ تاکەکانن. Success. That's why red representing the personal box. بۆچی ئێمە هاڵێ؟ بۆ هەوڵماندا بەم شێوەیە بیرکەینەوە لەبەر ئەوەی کە ڕەنگ بەشێکە لە ژیانی ئێمە وە ڕەنگەکان زۆر جار بەشێکە لە شخصیەت و کەسایەتی تۆ و ئەو کەسایەتیەت هەڵەکان لەگەڵ ئەکسپیرینس ئەزمون دیارەکە. بۆیە بەڕێزان بابەتی فێربوونی بەردەوام ئەبێت دوو سوود ببەخشێت. سوودی یەکەم ئەویش ئەوەیە کە چۆن بتوانین کە ئێمە سوود لە بابەتانە وەرگین کە لە ژیانی ڕۆژانەمانە تووشمانە بێت. من ئەوە زۆر قسەی لەسەر ناکەم، چەندمان ماوە ئێستا کاتمان تەواو بووە، چارێکی چکە بەردەوام بین، دوو سلایدمان ماوە هەوڵێم زوو بابەتی گرنگی لۆنگ لایف لێرنینگ بۆ چییە؟ زۆر جار ئەڵێ وەکو مەکینەیەکە پاڵ بە تۆ ئەنێ شتی نوێ ببینیت،
بەپی ئەو ڕێژەیە کە ئەم چەند ساڵەدا تا کۆکراوەتەوە تقریباً خەڵکێکی زۆر لە ئاستی عێراقە لە سەپاسی منداڵان گەنجان واز لە خوێندن هێنن بە تەواوەتی وازێنن باش نییە؟ They don't care anymore about the education. That's why they drop out. ئەڕۆنە دەرەوە دی ئەڕۆنە ناو لەم سیستەمە ئەڕۆنە دەرێت چونکە ئەم سیستەمە هاوکار نییە طبعاً کێشەکان زۆرە من نامەیە زۆر بچمە سەری بەڵام گرنگترین شت کە ژینگی قوتابخانە پارێزی ڕێژەی قوتابی چەنە لە کۆلەکەدا مامەڵەی یعنی کواڵەتی مامۆستا چۆنە زۆر گرنگە سێ چۆن هەوڵی کریتیڤی داهێنەر بین قوتابیەک لە ناو بارودۆخێکی خۆش و ناخۆشایە academic and life environment چون بتوانین بابەتەکەت بیرۆکەکان کەڵێ think link چۆن بتوانین بیرۆکەکەت لینک بکەی لەگەڵ ژیانیەوە هەوڵ بەر پراکتیزەکردنتان بیرکاریە کوردیە عەرەبیە نازانم چیە ئینگلیزیە هەمیشە لە ناو ژیانی چیا بێت لە ناو ژیانی پراکتیکیا بێت بۆ ئەوەی چی بکەیت بۆ ئەوەی هیچ نەبێت حەزێ دروستکەی لە لای قوتابیەکان learning opportunities for everyone. So, what's mindset got to do with it? In the past, it was believed that talent was something rare. Some exceptional people were born to be great scientists, philosophers, mathematicians, astronomers, entrepreneurs, or business people. Thanks to the work of researchers such as Carol Dweck, Angela Duckworth, and Martin Seligman, we know today that mindsets play a significant role in the extent to which we learn and grow through life. In her research, Carol Dweck delineates between two distinct mindsets: a fixed mindset, where the person believed that their talents and abilities were fixed, and a growth mindset, where they believed that we all have the potential to learn and grow over time. People with a growth mindset were more likely to view failure as non-permanent and a chance to learn, less likely to give up, and more likely to choose harder tasks because it presented a chance to learn. Today, we no longer recognize genius as something that is gifted, but also built with time, hard work, and dedication. Even the greatest people had extraordinary difficulties, but persisted nonetheless. People may approach learning different things in different ways, but ultimately, we all have the potential to learn and grow over time. Anders Ericsson, one researcher in the area of expertise and human performance, even believed that with 10,000 hours of deliberate practice, anyone could become a world-class expert in that area. So how can we shift our mindset? By viewing learning as a continuum. Learning is a marathon, not a sprint. Use not yet to describe skills not yet mastered, rather than thinking of weaknesses as permanent. Tell learners it will take grit and stamina to achieve their learning goals and support a positive mentality towards learning. Reserve judgment on abilities and on whether someone is meant for a particular occupation or pathway. Instead, try to open up diverse learning options and empower people themselves to make informed decisions on their own learning trajectory. Practicing this philosophy can also help us and others find greater fulfillment in our work, live happier lives, and get closer to the kind of impact we want to make. Shifting to a lifelong learning mindset means moving away from traditional notions of genius. Recognizing that expertise is built through time and practice, and acknowledging that everyone has the potential to learn and grow at every stage. And this mentality and the philosophies that underline it should guide the development of our systems to support learning across our lives and our societies. Not everything is down to mindset, but it is one essential ingredient for all of us to make the shift.
Why? Because doing so means acknowledging the infinite human capacity which everyone has to learn and grow over time. After all, if talents really are fixed, there's no need for us to continue to learn, right? Next, equally as important, let's look at Area 2, shifting our systems. We know that the quality of learning environments and the availability of them plays a crucial role in shaping people's talents, abilities, and life chances. It is the responsibility of the state to ensure inclusive and equitable lifelong learning opportunities for all by increasing learning places, services, and opportunities, online and offline. We can provide all people across ages and all walks of life with the chance to learn. It means strengthening our adult learning systems, as well as reorientating our formal systems to support learning for life. So, what are some strategies towards this? Plan your adult learning spaces carefully, making use of existing space and resources within the community. You won't always need to build new facilities. Make use of public spaces like libraries, town halls, or schools, or work with local businesses to use existing space. A needs analysis should always come first before determining what kind of learning place you need. Setting benchmarks is key. Adult learning spaces should seek to satisfy the 4 A's, making learning available, accessible, adaptable, and acceptable. Support tools are key. Writing a law is a key step to set strategic direction and define the role and responsibilities of the government and service providers with adult learning. Promote a wide range of qualifications and use a single integrated national framework that recognizes and links learning achievements across pathways and supports learners in moving from one path to another. Carve out a pathway for ensuring quality adult educators, including pre-service and in-service training. Raise awareness and advocate for a shift from learning in school to learning for life. This also means promoting a lifelong learning mindset, approach, and philosophy from an early age in school throughout life. Leverage the full potential of partnership by sharing your aims with the public, the private sector, and NGO organizations. Doing so may even open up new avenues of collaboration. Set up a system of monitoring and reporting for adult learning provision and services to assess progress and inform policy. Ensure adequate financial support for your adult learning systems, raising the state budget and developing new pathways of finance. Work with others to support transformations in formal schooling which ensure children are prepared for their lifelong learning journey. Incorporating these elements will support stronger systems which further promote quality learning opportunities across society. Let's take a moment to revisit some of the key ideas we have discussed on this video. When everyone knows that they can learn and have potential to grow throughout their lives, when learning opportunities are accessible to everyone and everywhere, these are the beginnings of a brighter future for all of us. It starts with our society's shift to learning for life. That's why we are saying what? Learning is not just a stage of life, it is a life itself. Kata لكوتايدا دقينا أو خالي كا فيربون قناغ جنية لجيان أصلاً خوي لخوي دا فيربون جيانا كوتاي ما بينا